سەبارەت بە بەیەکەوەژیان لە هەرێمی کوردستان و کۆچی دوایی پاپا بێندێکتی 16هام پاپای پێشووی ڤاتیکان کە ئەمڕۆ لە تەمەنی 95 ساڵدا کۆچی دوایی کرد. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ڤاتیکان من میوانێکم لەگەڵ دەبێت. مەتران نەجیب میخائیل سەرۆکی یاساقیفەی کلدان و کاسۆلیک لە مووسڵ و ئاکرێ و زێبار لە هەولێرە و لەگەڵمان بێت و گفتوگۆی لەگەڵەکەم. بەرەس مەتران نەجیب سەری ساڵتان پیرۆز بێ. ئەمێ باس لە مێژووی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ڤاتیکان بکەی لە دوای 2002 کاتێکا سەرۆک بارزانیش سەردانی ڤاتیکانی کرد و پاپا بێندێکتی 16هەمی بینی کە ئەمڕۆ بەداخەوە کۆچی دوایی کرد. ئەمێ با کەمێک باس لەو پەیوەندیانە بکەی. حقيقة مساء الخير جميعا ئێوارەتان باش بێ ئەوە بۆ بینەرەکەتان و سوپاس بۆ کەناڵی خۆشەویستان بۆ میوانتان کردین بۆی بتوانین کە باس لەو پەیوەندیانە بکەم لەگەڵتان کە پەیوەندی گرنگن لەگەڵ ڤاتیکان و لەگەڵ هەرێمی کوردستان. لە ڕاستیدا پەیوەندی زۆر باشن، پەیوەندی بنیاتنراون، ئەو پەیوەندیانە کۆنن و مێژوویون ئەمانەی کە لە هەرێمی کوردستانن ئێستا لە فەرەنسیەکان لە ئیتاڵیەکان هاتوون بۆ ڤاتیکان و ئەم پەیوەندیە بەڕاستی پەیوەندیەکی باش و توکمە و تند و تۆڵن. ئەمڕۆ وەکو وتمان پاپا بێنێدیکتۆس کە لەگەڵ سەرۆک بارزانی و ئێمەش ئەم پەیوەندی بە ئەرێنی وەسف کرد کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لە نێوان کەنیسە و هەرێمی کوردستان. ڤاتیکان تەنها دامەزراوەیەکی دینی نییە، وڵاتەیە کە ڤاتیکان و پەیوەندیەکان هەموو کات ئەرێنین لەگەڵ هەموو وڵاتانێ کە پەیوەندیان هەیە، بەڵام بە شێوەیەکی تایبەت گرنگی بە وڵاتانە دەدا کە ئاشتی لێیە و هەروەها دەیانەوێت کە ماف بدەن بە هاوڵاتیانیان و هەروەها گرنگی دەدەن بەو هاوڵاتیان بە شێوازێکی یەکسان و جێوازی ناکەن لە نێوان ئێزیدی و کریسیان و کاکێ و سابی ئەو موسڵمان. هەمویان لە نیشتیمانێکدا دەژین، کۆمەڵگەیەکین لەگەڵ یەک و هەروەها وڵاتەکە ئاوادان دەکەنەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ. ئەی ئەو بەیەکەوە ژیانی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە، ئێوە چۆن ێبینن وەکو سەرۆکی ئەساقیفەیەک؟ لە ڕاستیدا کوردستان دەست پێشخەری کرد و نیەتی پاکی پێشکەش کرد کاتێک کە هەموو مکەویناتەکانی عێراق بە تایبەت کریسیانەکانی پێشوازی کرد. ئێزیدیەکان ئەمانەی کە لەلایەن داعشەوە کەوتنە ژێر گەفەوە لە ساڵی 2004دا بە سینگ فراوانیەوە پێشوازی لێکردن و لە کاتی کاتنە نێو هەرێمی کوردستانەوە لە دۆهۆک لە هەولێر و لە سلەیمانی و ئامێدی و شوێنەکانی دیکەی کوردستان کریسیانەکان و فکریان کردەوە کە لە ماڵی خۆیانن. ئەمە مێژوو بوو بۆ کوردستان کە ئەم پێکەوە ژیانیەی لێ هەیە کە پێی دەڵێن ژیانی هاوبەش زیاتر لە پێکەوە ژیان، چونکە ئێمە فکر دەکەین واکە لە شوێنی خۆمانین کە ناوچەی ئاشور و شارستانیەتەکان و دۆڵی میزوپۆتامیایە. ئەم مکەوناتانە هەمان بەیەکەوە دەژین، پێویستە بە شێوازێکی ئەرێنی پێکەوە بژین، ژیانی هاوبەشیان هەبێ. ئەمە زۆر گرنگە بۆ هەموو نەتەوەکان. بەڕستان سەرۆکی یاساقیفەی کلدان و کاسۆلیکن لە مووسڵ و ئاکرێ و زێبار. ئەمەی باس لە مووسڵ بکەی، ڕەوشی کلدان و کاسۆلیکەکان لە دەشتینینەوە بە تایبەتی چۆنە؟ لە ڕاستیدا وەکو هەمووان دەزانن بە شێوازێکی گشتی مووسڵ وانەینەوە هیچ کریسیانێکی تێدا نەمابوو لە کاتی خۆی و هەروەها هاوڵاتیانی دیکەشی لەوێ نەمابوون. ئەمان مەجبور کرابوون کە ماڵ و کەنیسە و شوێنەکانیان جێبهێڵن بۆ ئەوەی کە بژین لە هەرێمی کوردستان یاخود بچن بۆ دەرەوەی عێراق لە وڵاتانی دراوسە یاخود ڕۆژئاوا
بەڵام ئەمە وابوو کە کریسیانەکان دەڕۆشتن ئەمەشیان زۆر خەمناک بوو بەڕاستی ئێستا گەڕانەوە بۆ سەهل نەینەوە باشە لە سێ بەشیەکیان هاتوونەتەوە و هەروە لە نێو ئاشتی و ئاسایشدا دەژین بەڵام لە مووسڵدا ژمارەکە کەمترا زۆر کەمە تاوەکو ئێستا شەرمنان نەیە ناکرێ بڵێ 56-70 ماڵبات عایلە هاتوونەتەوە کە بەدیان 1000 خێزانی لێبوون ئەمڕۆ ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە هاوڵاتی کریسیان هاوڵاتیەک بێکە یەکسان بێ لەگەڵ هەموویان بە مافوو ئەرکێوە لە مووسڵیش پێویستە گرنگی بدا بەم شەریعە ڕەسەنەی کە لەوێن و دانیشتوانی ڕەسینن بۆ ئەوەی خانوەکانیان چا بکرێنەوە و هەلیکاریان پێ بدرێ و هەروەها هەلیان پێ بدرێ کە لە ئاشتیدا بژین لە مووسڵ ئێستا ئەمان و ئاسایشەیە بەڵام پێویستە ژیانی باشتر دابین بکرێ بۆی ئەم خێزانانە جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ مەتران نەجیب میخائیل سەرۆکیە ساقیفەی کلدان و کاسۆلیک لە مووسڵ و ئاکرێ و زێبار کە لە هەولێرە و لەگەڵمان بووی زۆر سپاس.